سڵاوتان لێبێ بە هیوام تەندروست باش بن خۆی گەورە ڕۆژ و تاعەتی هەموو لایەکمانی قبول کردبێت ئینشاءالله. خۆشەویستانی من خۆشحاڵم لە پرۆگرامێکی دیکەی ناندینی زێر هاتمە خزمەتتان و ئەبمە میوانی ماڵەکانتان. لە پرۆگرامی ئەو جارەشم وەک هەمیشە میوانێکم هەیە، میوانێکی زێدە ئەزیز لە دڵی کوردستانەوە هاتیە و لە ناو ستۆدیۆکەی من میوانە. مامۆستا شاخەوان کەرکوچی کە لە کەسە دیارەکان مامۆستا زۆر بەخێر بێت. زۆر سپاس. هیوای سەرکەوتنتان بۆ دەخوازم. هیوادارم مانگی ڕەمەزان ببێتە مانگی پڕخێر و بەرەکەت و خۆشی و ئازادیەکی تاوا بۆ کوردستان و فراهەمبوونێکی جوان و ئاشتەوایی لە کوردستان. هیوای سەرکەوتنان بۆ دەخوازم و خی گەورە نوێژ و تاعاتی هەموو لایەک و ڕۆژوەی هەموو لایەک قبولکە. زۆر سپاس. دووبارە بەخێر بێەوە. زۆر سپاس. گەورەت کردین و خۆشحاڵ بووین. ئەمەوێ بزانم مامۆستا شاخەوان کەرکوچی سەرەتا دەمەوێت بۆی دەست بکەم پێشەوەی باس لە خواردنەکەم بکەم. لە کەرکووک ئەژی یان لە هەولێر؟ ئەوە لەکرم زۆر گرینگە. سەرەتا زۆر سپاس دەکەم. دوای ئەو ڕووداوی کە سەر کەرکووکە 16 ئۆکتۆبەر من لە کەرکووک بووم لەگەڵ چەند هونەرمەندێک هەمومان بە باشمان زانی. دوایەوە بینەوە هەولێر لە هەولێر بژین لەگەڵ کاک شکر خەیات بە ڕەحمەت بێ کۆمەڵی هونەرمەندی کە هەمومان ئێستا لە هەولێرە ژین و لێرەش دەژین. یاخۆ بەخێر بن. هەولێر ماڵی هەمووانە نەک بەس کوردستان هەموو دنیا. بۆی مە هیچ فەرقێکی نییە کەرکووک بێت یان هەولێر بێ هەمووی هەر دڵی کوردستان و هەر جوانێکی کوردستانی و شارێک هەموو شارێک تایبەتمەندی خۆیەیە. هەموو کات هەولێریش بە میوان دۆست و بە خزمەتکاری ئەو میوانانە دەزانن کە لێرە دەژێن ماڵی هەموو هەولێرەکان و ئێوەشاوە. یاخۆ بەخێر بن. خۆشەویستانی من باس لە خواردنەکەمەکەم خواردنی ئەوڕۆم برنج بە جێزەرە لە بۆ ئەو خواردنی پێویستم بە جێزەر هەیە بێگومان کە پێ کاتەی سەرەکیە و هەروە برنجە نازدارەکەی زێر بەکاردین کە سپۆنسەری سەرەکی پرۆگرام و بەرهەمەکانین یەکجار تایبەتە. نازانم ئەگەر مامۆستاش لە ماڵی بەرهەمەکانی زێریان بەکارهێنابیان نا؟ وڵات پێم وایە بڕوا ناکەم هیچ ماڵێ لە کوردستان بەرهەمی زێڕی نەویست بێت یا بەکاری نەهێنابێ. بەرهەمێکی تایبەتە دەستان خۆش بێ و کاری زۆر جوان و بەتام و هەموو چێژ بەخشە بەرهەمەکان. خۆشەویستی هەموو دڵەکانە زێر. ئەو جاوەی باسم کرد پێویستمان بە جێزەر هەیە و هەروەها برنجم پێویستە، گۆشتم پێویستە، یەک دانە پەتاتەشم پێویستە. شێوازی دروستکردنەکەی بۆ شێوەیەکە گۆشتەکەی سەرەتا ئەکورێنی بەجیە و پاشانیش جێزەرەکەی بەشێکی لە ڕەندا دەم لەگەر یەک دانە پەتاتەکەی بەشەکەی دیکەش حەڵقە وردی یەکەم پاشان برنج و هەروەها تەنها کەمەک زۆر کەم لە بیبەرم پێویستە بەس لە بۆ تامەکەی کەمتر لە نیورا کەچە بیبەرم پێویستە بێگومان خێشی تەیەکەم. ئەو جا لەگەرم بن لەگەر مامۆستای هەم دەست بە خواردنەکەیکەم هەم پرسیارەکەی. مامۆستا یەکەم بەرهەمت با من پرسیار ناوی خواردنەکە چی بوو؟ بەڕاست برنج بە جێزەر. برنج بە جێزەر. ئەوجا ئەوان لای خۆیان ئەڵێن برنج بە گێزەر حیاتەکەم ئەوڕۆ میوانی بە برنج بە گێزەر. زۆر سپاس. سپاس. من با نەبێتە تەقلیدێک یا باسێک هەر لە سەرەتای منداڵیەوە لە خانەوادەی ئێمە بڵێن تەنها من حەز و خولیای هونەر بووم لە بواری مۆزیک و هونەر و گۆرانی گوتن. هەر لەو خانەوادەش تەنها من لە عایلەی خۆمان کە کاری هونەری دەکەم. ماڵی مامیشم ئەوانیش کوڕێکی ئامەزامەیە مۆسیقاژەنێکی باشە هونەرمەندێکی جوانە کاگالی کرمانی ڕێز و سڵاوم بۆ هەیە. ئەو دوو کەسە لەو عایلە کاری هونەری دەکەین. من لە ساڵی 2007 یەکەم بەرهەمم لە تورکیا تۆمار کرد. کاری مۆزیک و کلیپم هەر لەوێ لەگە باشترین هونەرمەندەکانی تورکیا کارمان بۆی کرد. سێدەیەکمان کرد لەوێ. توانیمان سەرەتای کارکردنم لە ساڵی 2007 بووە کە کاری هونەریم کردو. دوایەوەش کۆمەڵی بەرهەمی جوان و شاکاری جوانیشمان تۆمار کرد. تێبینی ئەوم کردیە زۆربەی هەرە زۆری بەرهەمەکانت دوێت بووە و لەگەر کەڵە هونەرمەندەکانیش بۆ بێگومان. بۆ کار چیە کە حەزت لەوێ دایمەن بە دوێت دەرکەوی؟ یەک بابەتی زۆر گرنگ هەیە لە وەسەتی هونەر و هونەرمەندان. هەموو کات فەرز وا دەڵێ دەستێ کەسێکی سەرکەوتو دایمە هەموو کات کە دەستێکی ماندووی لە پشتە. ئەو بیرۆکەی لای من دروست بوو کۆمون لەگەڵ بە ئێستاوە سێ دوێتی تایبەتمە. یەکێک لەو ینی شەرف و شانازێکی زۆر گەورە بوو بۆ من کە
یەکەم بەرهەمەم لەگەڵ هونەرمەندی کۆچ کرد و جێگای بەهەش بێ مامۆستا شکورخەیات بەرهەمێکی دوێتمان دروست کرد ئەو بەرهەمە ئاوازی خۆم بوو ئەو بەرهەمە لەسەر کەرکووک بۆ دروستمان کرد دوایەوە لەگەڵ هونەرمەندی کۆچ کرد و بە ڕەحمەت بێ کاک سابی کورسانی بەرهەمێکی دوێتمان دروست کرد ساڵی بەر لە ئێستاش لەگەڵ هونەرمەندی گەورە مامۆستا فەرەنگ غەفور دوێتێکی بەرهەمێکی دوێتمان کرد ئەوە دەگەڕێتەوە بۆەوە کە باسی ماندوو بوونم کرد ئەو هونەرمەندە گەورانە هەموو کات خۆی دەبێت هونەرمەند یەک بابەتی زۆر گرنگ هەیە کە چۆن خۆی دەبینێتەوە لە وەسەتی هونەری من بە ستایلێکی عەرەبەست دەستم پێ کرد بەڵام تەماشای هونەر و کەلتور و چاوچێوەی هونەرم کرد کە بتوانین چۆن زیاتر خزمەت بە هونەر و هونەری کوردی بکەین بۆ من زۆر گرنگ بوو خۆمان لە منداڵیەوە خولیای ئەوەم بوو کە مامۆستا مەزەری خالقی مەحەممەدی ماملێ کاک ساویر کورسانی کاک شکورخەیات ئەمانە هەموو گوێم لە دەنگیان ڕادەگرت بۆ من شانازەیەکی زۆر گەورە بوو لەگەڵ ئەو سێکەڵە هونەرمەندە کارم کرد دەشگەڕێتەوە بۆ ئەو بابەتەکە جوابی پرسیارەکەت دەمەوە دەنگ و سەدایەکی ئەوان سەدایەکی کوردیەکی پەتی زۆر لەگەڵەوەش کاک شکورخەیات کە کارم لەگەڵی کرد من سوود و ئیسفادەیەکی زۆر باشم کرد لە ڕووی مەقاماتەوە چەند ساڵێک من لەگەڵەوە پیاوە ژیام لەگەڵ کاک سابی کوردستانی لەگەڵ کاک شکورخەیات بۆی کە فێری مەقامات بم دەیان بۆیە فێری تێکستی هەڵبژاردننی تێکستێکی شیا و بۆ ناو عایلەیەکی کوردی جوان کە چۆن گوێ لێ ڕادەگرێ مەبەستی من لەوا بوو ئەوان چۆن هونەریان پەروەردەکردن کرد و چۆن بوون بە شاکارێک کە ئێستا پێیان دەڵێن مامۆستا تا ئێستاش هەر بەردەوامی لەسەرەوەی کە بە دوێت گۆرانی برێ ینی هەر ئەوها پێت خۆشە لەسەر ئەو ستایلە نا من بەرهەمی سنگڵیشم هەیە تەنها ئەوە نییە کە بڵێ دوێت بێت من بەو دوایە بەرهەمێک ئاوازی کاک سابیر کورسانی بوو بە ڕەحمەت بێ پێشەوەی کۆچی دوای بکە و بەرهەمەی پێشکەشی من کرد ئەتوانین جێمان لێبی بەرهەمی کورسان بەڵێ کوردستان عاشقی تۆم گەر ساتێ لێدا بڕێم دەبم بە هەوەری حوزن و وەک منداڵێ دەگەرێم کوردستانم نیشتیمانم من لە تۆ دانا بڕێم لە هەر کوێ بم بۆ کوێ بچمە کوردستانە هەماوجێم ئەوە ئاوازی کاک سابیر بوو کارێکی زۆر باشمان کرد پێکەوە بزات دەنگ و سەدایەکی زۆر جیاوازی هەبوو لە کورسانی و ڕۆژهەڵاتیش بە تایبەت ئەو بەرهەمە زۆر چۆن ناو خەڵکەوە لە کوردستانی ئێرەش کاری کلیپیشمان بۆی کە هیوادارم بە دڵتان بێت مامۆستا سروشتی کوردستان زۆر جوانە زۆریش تایبەتە هەوڵت نەدا لە هەموو شارەکانی کوردستان کلیپ بەرهەمبێنی ئەو سروشتە جوانە وەکو هەلێک بیتن لە بۆ ئەو تو و هەموو هونەرمەندانیش کە بتوانن هەر جارە و کلیپ لە ناوچەکی کوردستانیان لێک لە شارەکانی کوردستان بکەن خۆی بەرهەمی کوردستانمان هەرەوە بیرۆکەمان دروست کرد کە باسی کوردستانمان کرد من لەو بەرهەمەی کوردستان هەموو ناوچەکانی کوردستانم وەکو تەسویرمان کرد و بڵاومان کردەوە کۆمەڵی ئەرشیفمان لە شوێنە جیاوازەکان وەرگرت بە بۆ نێهات شۆ و تەسویرکردنەوە ئەرشیفانەمان وەرگرت من سوودم لە زاخۆ بینی لەوێ سوودم لە شەقڵاوە بینی سوودم لە دهۆک هەڵەبجە کەرکووک سلێمانی ئەمانە ئیسفادەم لێ کرد کارێکی زۆر جوان و شاکاریش بوو ئەوە یەکێکە لەوە پرسیارانەی کە تۆ کردت ئەوە بۆ بەرهەمە سپادەمان لێکە لە کوردستانیش هەموو تەسیرەکانمان کوردستان سروشتێکی تایبەت هەیە لە من زۆر جوانە ئاوهەوایەکی تایبەتە کوردستان یعنی گەر هەر کەس لە کوردستان ژیا بێگەر بڕاتە غەریبی ئەو جارە دەزانێ کوردستان چەند مامۆستا لەگەر لایڤ میوزیک بینت کۆ وڵات تقریبان ماوەیەک بەر لە ئێستا زۆر بەباشی لە وەسەتی لایڤ موزیک زۆر باش بوو بەڵام بەداخەوە لێرەش ئەوەش ببێتە پرسیارێکی جوان بوو کۆمەڵی خەڵکی بیانی هاتە ئێرە هەموو هونەرمەندان گلەی ئەوەیان دەکرد بۆچی هونەرمەندەکانی کوردی خۆمان باشوور بۆ لایڤ مۆزیکیان کەمە
کۆمەڵێک هونەرمەندی بیانی هاتووە هەموو کات من باوان نەڵێم بەداخەوە ئێمە بێگانە پەرستین هونەرمەندێکی فارس دێت هونەرمەندێکی تورک دێ هونەرمەندێکی عەرەب دێت بزاتە ئەویش موهیمە گوێیان لێ ڕاگری بەڵام ئەوە دەمێنێتەوە سەر وەزارەتی ڕۆشنبیری کە چۆن پاڵپشتی هونەرمەندەکانی خۆی دەکات لە بەرەوەیکە هونەر و هونەرمەندان ئەرکی هونەرمەند ئەوەی تەنها لەسەر ژیانی لەسەر هونەرەکەی بێت نەکارێکی تر بکات بۆیە منیش بەردەوام بووم بەڵام ئێستا بەداخەوە کەمێک لێ کشامەوە جار مەگەر ئێستا لای مۆزیکی تایبەت بێ شوێنێکی ژیا بێکاری لای مامۆستا لەکن تو هونەر حەز و خولیایە یان بزنس و پارە پەیداکردنە دوو بابەت هەیە لێرە ئەگەر تۆ ژیانێکی تایبەتی خۆت هەبێ بۆ خۆشی گۆرانی بڵیت ئەوە حەز و خولیایەکە کە هەتە ئەگەر کارێکی تر بکەی ناتوانی هونەرەکەشت پێی بژێنی هونەر لە وڵاتەوەی لێ هاتووە هونەر ناژێنێ دەبێت تۆ هونەر بژێنیت ئەوەیە مەوزاکە لەگەڵ ئەوەشدا هونەر لە وڵاتە باسم کرد دەبێت ئێمە هونەر بژێنێ هونەر ئێمە ناژێنێ مامۆستا زۆر بەگلەی گلەی نییە ئەوە پرسیاری تۆ بەجددی ئەوە پرسیارەکەی تۆە دەڵێ کاری هونەر حەز و خولیایە کارێکی بەو شێوازەیە هونەر لە وڵاتەوەیە نە بزنسە نە خولیایە تەنها ئەوەیە کە تۆ حەزێکی خۆتە خولیایەکەت هەیە یعنی چۆن بڵێیت ئەو بابەتەیە لە وڵاتە لە وڵاتی ئێمە هونەر نەبووتە بژێوی ژیانی هیچ هونەرمەندێک واقع مامۆستا دەستەکەم بە خواردنەکەی وابزانام ئەوها بڕوە ئەوەندە مەجلیسمان خۆشە خواردنەکە حازر ناکەم و مەلاش بانگەدا وردە دەستەکەم بە خواردن دروستکردن پێم وابی کەمەکیش هیلاک بووی ناوڕەتی کورت وەرەگرم و ئەگەڕێمەوە زۆری خۆشەویت وای لێکەیت دێک بۆڵینی زێر بخەرە مەنجەڵەکەوە ئای ئەرێ دەڕاستەکە بواکەی بۆلیۆنێکی بۆ بخە مەنجەڵەکەوە خۆشەویستانی من سفرەکەمان حازر بوو لەگەر مامۆستای خیار ماستەکەمان دروست کرد و هەروەها برنج بە جێزەرەکە و بێ هەموو لایەکتان ناخۆش شیرینی و خوڕماشمان هەیە خوای گەورە ڕۆژ و تاعاتی هەموو لایەکمان قبوڵ بکاتن مامۆستا فەرموو هێندە تام و بۆنی خواردنەکە هێندە خۆش بوو کە بە ڕۆژوش بووین دوو هێندێکە برسیمان بوو دەستا خۆش بێ سپاس هیوادارم تامەکەشۆکی بۆنەکەی بی دڵنیام لەبەرەوەی کە تەماشای دەست و پەنجە ماشەڵڵا هەر بژیت نازدار و جوان و وەکو خۆت کەشخە هەر بژیت بە خوڕمایەک بیشکێنین ئەو جارە دەست پێ بکەین سنەتەوە نییە زۆر سپاس خاوەن ماڵ دەست بوایە من دەست بە میوان چونکە تو هەم میوانی هەم ساحب مالی من ماڵی خۆمە قەت میوانی زۆر دووبارە بەخێر زۆر سوپاس بزانێ ئەو برنج بە گێزەرە ئەوزانم گوت یەکەم جارێک خۆم یەکەم جارە خواردیتم بزانم بە تامەیانە جام لەگەڵ گۆشتیش ڕەفیق ئەوە مهمە لەگەڵ گۆشت و برنج زۆر ڕەفیق ئەو جات و فەرموو سابزە لە پاش نان خواردنش خەڵک چایە خواتەوە و شیرینیە خواتن بەڵام ئەمن حەزم لە گۆرانیە چی لە پاش نان خواردنێ لە پاش نان خواردن بەسەر چاو گۆرانیشت بۆ دەڵێم سابز خۆش بێخۆ بەخۆم دەزانم بەخۆم دەزانم زۆر بەتامە جا گۆشتی دەناوە خواردنێکی زۆر بەتامە ئەکەیت دەست خۆش ئافێتی بیاخۆ مامۆستا عادەتەن لەمارە لەسەر سفرەی گۆرانی ناری؟ وەڵاهی دەمێ گۆرانێکی پێ برم نازانم نەمگوتیە بەڵام بیرم نایە بەڵام پێش نان خواردن هەموو کاتوتومە لەبەرەوەی کە ڕەمەزان بوو نەدەکرا ئێستا گۆرانی بڵێ
بەڵام هەر گۆرانیەکتان پێشکەش دەکەم. دەی پێم خۆشە جێم لێ کە تۆ جامی خۆشەویستی نێوانمانت لە دەزێڕژان دەبۆنایەی دەرم بێنی لە گێژاوی تەموو مژان کە تۆ جامی خۆشەویستی نێوانمانت لە دەزێڕژان دەبۆنایەی دەرم بێنی لە گێژاوی تەموو مژان دەبۆنایەی هەی نازەنینم دەبۆنایەی گیانی شیرینم ئەی دەنگ خۆش دەبۆنایەی بە دیدارێک ساڕێژی کەیشی گیانم دەبۆنایەی بە دیدارێک ساڕێژی کەیشی گیانم من ئەو کەسام هەزاران جار خۆت دەکرد بە قوربانم ئاخ 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 ئەیش پێشکەشەوە ئەو دەنگت هەر نەڕزی و ئەو قورگارە ئەو ها ببینێ ئینشاڵڵا دووبارە بە خێر بەی گەورەت کردین زۆر زۆر خۆشحاڵ بووم کە لە نزیکەوە ئەتوم دیت و ئەتوم ناسی بزانام زاری دووەممانەیەک زۆر خۆشحاڵ بووم یاخوا بە خێر بەی سەر چاوم گەورەت کردم سپاس لە بۆ بەرهەمە تایبەتەکانی زێر کە هەمیشە پاڵپشتی ناندینی زێرە سپاس کە تا ئێستا بینێری پرۆگرامەکەم بوون تاڵقێکی دیکە و میوانێکی دیکە پێتانەگەمەوە دێمە خزمەتان خواتان لەگەڵ